سڵاو بخێربێنەوە بە ڤیدیۆیەکی تازە. طبعاً خەڵکێکی زۆر لە گروپ و لە پێیج و شتەکان دەبینم کە باسی ئەوەی دەکەن کە برێکینگ باد تاکە زنجیرەیە کە یعنی دیمەنی سفر دیمەنی شتی مەسەلەن LGBTQ و نێربازی و مێبازی و ئەو شتانی تێدایە و لەمان کاتژدا یەکێکە لە باشترینەکانی جیهان. طبعاً یەک شتان پێ بڵێم ئەو شتە تۆزێک غەڵەتە لەبەرچی لەبەر ئەوەی کە ئەو کاتێک کە برێکینگ باد دەرچوو ئەو کاتێک کە برێکینگ باد پەخش کرا ئەو کات ئەو ترێندە لە دنیا نەبوو کە زۆربەی ستودیۆیەکان ئیش لەسەرەوە بکەن کە LGBTQ بخەنە ناو بەرهەمەکانیان. طبعاً ئێستا هەر دنیا بەتەواوەتی گۆڕاوە لەو مەجالە لەبەرەوەی هۆلیوود بەتەواوەتی ینی باڵە لەژێر دەستی ئەو کەسانەیە کە بیر و باوەڕیان لەگەڵ LGBTQ دەڕواتن بە هەموو شێوەیەک لە شێوان بەدەست ئەو باڵەیە. ئێستا بۆ نمونە ئەگەر تۆ بچی فیلمێکی دەربکەی فیلمەکە بتوێ مڕەشەح بی بۆ ئۆسکار مەجموعە کرایتریایەک مەجموعە مواصفاتێکی دەبی تێدا بێ. یەک لە مواصفاتانە مەسەلەن دەبی باز حەقی ئەو کۆمیونیتی LGBTQ تیا بێ و لە هەمان کاتژدا نەفەرێکی ئاسیایی تێدا بێ و نازانم یەکێکی ڕەشپێستی تێدا بێ یەکێکی شەرق الئەوسەتی تێدا بێ. هەموو ئەو شتانە دەبی بخێ ناو یەک فیلم و ناو یەک چیرۆک و ناو یەک شت. ئینجا مهمەکە لێرە ئەوەیە کە دەرهێنەر بتوانێت ئەو هەموو ڕەبتکە و ئەو هەموو بەیەکتری و بتوانێت چیرۆکێکی باش بگەێنی و لەمان کاتژدا منافسی خەڵات و شتەکان بکاتن ببتە ڕێگابەری ئەوە خەڵاتەکانی وەکو مەسەلەن ئۆسکار و ئەوەکانی تر. ئیتر بۆ ئێستا وەکو جاران نەماوە زۆر زەحمەتە. ئێستا ئەگەر برێکینگ باد بگەڕێنەوە پاش ئەگەر برێکینگ باد بۆ هەموو عەزەمەتی خۆی ئێستا دەست پێ بکرێ پەخش بکرێ و ئێستا دووبارە تەسویر بکرێ ئەکید بە ئەو مۆزوعی LGBTQ ئەو شتانە هەمووی بەتەواوەتی لە ناوی تێدا دەبێت چکە ئێستا ترێندەکە گۆڕایە هیچ ستۆدیۆیەک ئەو جورئەتە ناکاتم بتوانین بڵێ وەڵای من شتێک دەردەکەم بەبێ ئەوە ینی تاکوتوک ئەگەشتر بە بەرچاوکەوی کە شتێکی وای تێدا نەبێ. ئیتر بۆیە ئەو تەفکیرە بەڕای من زۆر غەڵەتە لەبەرەوەی برێکینگ باد ئەو کاتێک کە دەرچوو ئەو شتانە زۆر باو نەبوو ئەو کاتێک کە تەواو بوو تازە بە تازە دەستی پێ دەکرد باو بێ. ئیتر بۆیە نوع تەفکیرانە بە هەموو شوێک لە شێوەکان دوورە ینی وا هەڵمە خەڵەتن کە یەکێک دەبینن دەڵێ وەڵی برێکینگ باد زیرۆ سینی تێدایە سفر دیمەنی تێدایە کە لەو شتانەکە بۆی بتوانانی ئەو بەرهەمە باش بێت. طبعاً ئەو شتانە وەک پێم وتن ئێستا بۆ نمونە بگەڕێنەوە پاش وازە گیم ئۆف ترۆنز بێنە. گیم ئۆف ترۆنز ئەوە خۆی ستایلی مسلسلەکە و شتەکانی بەو شێوازەیە بەس ئەگەر بینە سەر مسلسلەکانی تر ئەوانەی کە کۆن دەرچوینە بۆ نمونە ئێستایەکی وەکو بۆ نمونە زنجیرێکی وەکو لۆست ئێستا بڵێ نەڵێ باش بێ و خراپ بێ یان ئەو شتان ئەوەی لە لایەکدانێ بەس ئەو کاتێک کە دەرچوو ئێمە جیلێک بەتەواوەتی زەوقمان لێ دەدی بەتەواوەتی حەزمان لێبوو بەتەواوەتی ینی چاوەڕێمان دەکرد حەڵقە دەرچێ ئەو شتانی تەقریبەن تێدا نەبوو هەر تێدا نەبوو غەڵەت نەبوو. ئیتر ئەوە ینی ئەوەی ئێستا ڕاست بوو یان ئەوەی جاران ڕاست بوو. ئەم باسی ڕاستی و خراپی ناکەم باسی غەڵەت ناکەم بە ئەوەندەی دەڵێم کە ئەو شتانی کە پێشتر دەرچوونی ئێستا دووبارە ئینتاز بکرێت و دووبارە بەرهەم بهێنرێ وەکو جاران نابێ ئەو شتانە فول لەو شتان دەبێ. بۆیە ئەو قسەیە بەتەواوەتی غەڵەتە. حتا وەک پێم وتی نمونەم بۆی ناو برێکینگ باد لۆست ئەوانەکە بگەڕێنەوە پاش هەر هەمویان پڕەبی لەو دیمەنانە. طبعاً ئەوە ڤیدیۆیەکی کورت و خێرا بوو بەس وتمەوە شتە بوو ئەوی لەڵێم باسی کەم بۆتان. طبعاً ئەگەر حەستان لە نازانم دەمێ بزانم حەستان لە چ کۆنتێنتە چییە حەستان لە چ ستایلە ڤیدیۆیەکە و زایدەن حەستان لێ باسی چ مۆزوعێک بکەم لە کۆمنت بۆم بنووسن و لایک و سەبسکرایب لەبیر مەکەن هەر چ شتێکتان حەز لێ بۆم بنووسن نێخمەنت زدوەلەوە بەپێی توانە بە زووترین کار بتوانم کە ئەوی بکەم. ینی خەڵکێکی زۆر داوای ئەویان کرد کە پێداچوونەوە بۆ فیلمی یان ڕڤیو یان ڤیدیۆ دابنێم لەسەر فیلمی پرستیژ بە فترەیەکی زۆر کەم قەرارمدا دابینم. ئێستا وەکو جاران نییە ئێستا بڕیارمدا وەکو جاران تقریبەن مانگە هەفتانەیەک ڤیدیۆم دادنە ئەو پەڕی لە مانگەی 4 ڤیدیۆ بۆ 6 ڤیدیۆ ئێستا هەوڵ دەدەم ڕۆژانە ڤیدیۆ دابنێم. ئەگەر ڕۆژانە ڤیدیۆ دابنێم هەرچەند بیرۆکە و هەرچەند داواکاریتان هەبێت زۆر ئاسانە بتوانم جێبەجێ بکەم. بۆیە لە کۆمنت لەبیر نەکەن هەرچە شتێکتان حەز لێ هیوادارم بۆ بنووسن و دووبارە زۆر سپاس و هیوادارم لایک و سەبسکرایب لەبیر نەکەن. دەست خۆش.